بەزام ئێستا کاتی خۆمانە قسە بکەین وەنیە؟ بەسەرچاو فەرموو باشی سەحەتت باشە ئەحوالت باشە ڕێستێ کاک خەلیل زۆر سوپاس. کاک خەلیل بە ڕێزت ئەوە من ئاگام لە تو نییە چه لە تو ڕادەکەت و لە سوالی تو چی مشکلت چت هەیە لەگەڵ ئەو خەلکانە؟ وەڵای هیچمان نییە کاک خەلیل، خەڵکە ئەوی لە سقەی بەخۆ نەبی هەڵدێتن و ئەوی سقەی بەخۆ وەکو بە ڕێزت جواب بداتەوە وایە نا؟ ئەرێ وڵا کاک دکتۆر سەلاحەدین بە منی گوتی بابەتەکە لەسەر ئەو هەڵبژاردننی تورکیا و ئەوانەیە. بەڵێ بەڵێ جەلە و بابەتە فەرموو لە خزمەتداین. کاک خەلیل ئێوە هەست پێ دەکەین هەم جەماوەرەکەتان هەتا بەشێک لە میدیاتان زۆرێک لە هاوسۆزی لەگەر یەکێکی وەکو ئەردۆغان هەیە کە ئەردۆغان لە 20 ساڵی حکومڕانی دیدا یعنی کەس ناتوانین کۆڵی لەوە بکە لە هەموو سەرۆکەکانی تر زیاتر لە 20 ساڵی ڕابردوو ئازاری جوڵانەوەی کوردیدایە تەنانەت دەستی نەپاراز لە چیمیا باران لە ساڵی 2015 دەیان چەندین شاری نیمچە تەخت کرد 62 کەسی بە زیندیتی سوتان زیندانەکانی پڕ کرد لە ناوەندە نێودەوڵەتیەکان لامان سەیرە ینی جەماوەری یەکگرتوو دەیان بینین ینی زۆریان داکۆچی لە ئەردۆغان دەکەن. ئایا دەکرێت مەسەلەی دین لە پێش بەس یەکێک باس لە ئەڵڵاو ئەکبەری کرد کاک خەلیل مەسەلە نیشتیمانیەکان هەتا مەسەلە ئینسانیەکان ڕەچاو نەکرێتن؟ بەڵێ کاک قادر دەستت خۆش بێ سپاس. ئێمە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە خۆمان بە گومان نین کە چۆنین لەگەل ملەتی خۆمان لەگەل هەموو قەزایای ئینسانی بەردەوام لەو سەنگەرت بووینە دیفاع لە ملەتی خۆمان لە قزیەی خۆمان لە هەموو وێزگەکانی سیاسی لە هەموو لیقاعات لە هەموو مناسبات بەردەوام بووینە لەگەل ئەوە ئێمە لەگەل حەقانیەتی پرسی ملەتی خۆمانین لە هەموو پارچەکان و لێ دوانەکانی ئێمە لەو بابەتە دیارن و هەوڵەکانی ئێمەش دیارن و ئێمە بەردەوام باسی پشتگیری و پشتیوانی قەزیەی خۆمان دەکەین لە هەر شوێنێک هەوڵیش بوو دەدەین خەباتیشمان بۆ کردیە لەو بابەتە و لەگەل خودی تورکیا و لەگەل تەرەفی تریش یعنی هەر بەردەوام لە قسەدا بووین. بەڵام ئێمە لەگەل ئەوەینە ینی مەسئلەکە ئاشتیانە بە گفتوگۆ دوور لە زمانی ڕساس و باروت و ئاگر و ئەوانە چ لەو تەرەفە بی چ لەو تەرەفە بی. سەبارەت انتخاباتی هەڵبژاردننی تورکیا ئێستا جەنابەت دەزانی ئەم هەڵبژاردنە جێگای ئیحتیمامی هەموو لایەنەکانە هێزەکان دەوڵەتەکان ئەوانەی جیران ئەوانەی دەرەوە هەموو احتیمام پێدەدات. بەنسبەت خۆمان ئێمە حەز دەکەین پرۆسەی هەڵبژاردن لە تورکیا بە سەلامەت و بە ئاشتیانە و بە ئازادانە و پاک و بێگەردەنا بەڕێوە بچیت. ئێمە هیچ توانامان نییە کاریگەریمان نییە لەسەر ئەوان ئێمە نە کۆمپانیامان هەیە نە نەفەرمان هەنە نە شتێکی وامان نییە و ئێمە تەسیل لە انتخابات بکەین. دەبیت کوتە بڵێ وڵا ئێوە زیاتر هەوای ئێوە دڵی ئێوە دڵە تو ڕێی تۆ لەگەل ئەوەیە ڕێیەکی تر لەگەل ئەوەیە. ئێمە گرنگترین شت بۆ ئێمە ئەوەیە ئەم هەڵبژاردنە بە سەلامەتی بەڕێوە بچیت بە پاکی و ئازادانە و دیموکراسیەت بەرەو پاش نەچیت تەراجعی دیموکراسیەت چونکو جیرانە لە لای ئێمە حەز دەکەن هەر دەوڵەتێکی جیران ممارسەی دیموکراسیەتی خۆ بکات بە شێوازێکی جوان و ئەو هەوایە بگاتە ئێمەش ڕێز بە ئیرادەی خەلک دەگرین کاک قادر هەر خەلکێک کێ هەڵبژێریت ئەردوغانان غەیری ئەردوغان ئەکپارتیان غەیری پارتی ئێمە ئەوە جێگای ڕێزە و جێگای معلوماتی تو بە خزمەتت بۆ معلوماتی تو ئێمە لە هەردوو تەرەف دووستمان هەیە لەو جەبهە و لەو جەبهە هەردوو تەرەف ئەوەی ئیسلامی لەوێ ئیسلامی لەوێش و داوت ئۆغڵۆ دووستێکی ئەوەیە و ناسراوە و ئەو ینی جەنابی ئەمینداری گشتی کاتی خۆ چەند جار قسەی لەگەل کردیە لەگەل دانیشتیە
وكو كيشا لبين هرم وأواد 2007 وابزانم يعني من داري قشتي قرتو جناب إمام صلاح لقل شاندكي كردي حزب كانت داو سروكي شاندبو شو بولاي مثلا حزب السعادة لقل أربكان أو أصيلة علاقات منظور بقوة لقلها مش لقل حزب أردوغانش علاقات مان هي طبيعية بلام إمكو بلا ولا تدخلك بكين لوا عن كاريجري كمان هبي داشتكي وانية بس حتى لقل جهبها يعني دانشتن مان بوا بس كاك خليل زانيتي أما منتهين يعني همو حزب كان أو علاقاتان يعني هي بس ما دبينين هواداراني إيوه مثلا لدهوك دو بوست كرايا بروابك همو دعاي لبو سركوتني أردوغان دكان باشا يعني چۆن دەکرێت حزبێک کادیری خۆی پەروەردە نەکات کە ئەردۆغان تۆ علاقاتت هەیە کێشە نییە بەس ئەردۆغان ئەوڕۆ گەورەترین دیکتاتۆری یەکێک لە دیکتاتۆرە گەورەکانی دنیاە لە هەموو جیهان مەلەفەچی ڕەشی هەیە لەسەر بەشێکی کورد بەشێکی لەسەر ڕۆژنامەنووسان و زیندانیان بەشی لەو ئێرهابەی ئەتو دەڵێی مەسەلەن ئەمە لەگەڵ نینە بەس لە بۆم نییانی مەسەلەن برادرانی قەندیل دە 12 جار بەس تخوایە قەوس کاک خەلیبەت ئێمە وا نابینین یەکەمین دیکتاتۆر بیت لە دنیا یەکێک لە دیکتاتۆرەکانە من یعنی بەو تۆخی جەنابەت ئێمە نابینیش خەلیفەی موسڵمانانە و سوڵتانە و ئەوەش ئێمەمانێ بە کابرایەکە ئەوە 20 ساڵە لەوێ حکوم دەکرد ئینجازاتی هەیە دەرگای کراوەیە بۆ هەموو مەزلومەکانی من ئاڵێم بەڵام هەر زوڵمێک هەر تعدایەک لە دیموکراسیەت لە زیندانی ئەوە بەس مامۆستا خەلیل بە چینایی مامۆستا ئەوە هێزەچی مساڵە من ئەتو پێدوانیە ئەگەر بە چیمیایی لە گەریلا بدا شایستەی ئیدانەیە بەنمونە یعنی ئێستا من بە چیمیایی لە داعش بدرێ ئیدانە دەکەم چیمیایی چەکەچی قەدەغە کراوە یعنی بەڵێ یعنی یەکێک بە کیمیاوی یەکێک بکوژیت یان بە لوکە یەکێک بکوژیت یان بە دەرنەفیس یەکێک بکوژیت بە هەر شێوازێک لەلای ئێمە ئیدانەیە ئێمە تند و تیژی ڕەت دەکەین بەس مامۆستا ئەزانم بەستخوا توندی تیژی یعنی دەوڵەت بێتان توندی تیژی مقابل بێت ئێمە لەگەڵ خەباتی مەدەنی سیاسین ئێمە لەگەڵ خەباتی شەقام و لەناو باشە مامۆستا من یەک پرسیار لێ بکەم کا خەلیل لەسەر هەندێ لە پراکتیزەکردنی ئەو قسانەی کە مەسەلەن لە 2015 تورکیا هەموو شارە کوردیەکانی نیمچە تەخت کرد و 62 کەس هەن کە مەشهورن سووتێنران یان ئەو هەموو کۆمەڵکوژی و تاوان و شتانە ڕوودا ڕۆژێکی دانەتان کردینە لە میدیاکان یعنی پراکتیزەی ئەو قسەتان کردیە با بۆ تو شتێک بڵێم بەڵێ ئێمە لە ناو جەرگەی ئیشەکان بوون کاتی عملیەی ئاشتی پێواژووی ئاشتی لە تورکیا لە 2013 تا لە 2015 ئێمە خۆمان بە مباشر ئاگامان لێ بوو دەستشان خۆش بڵێ جەنابی ئەمینداری گشتی گرتو کە یەکەمین سەرۆک حیزبە بە عەلەنی سەردانی قەندیلی کرد منیش لە خزمەتیدا بوو بەڵێ ئەمانە طبعا زۆر دڵمان پێخۆش بوو و ئیستیفادەی زۆریش کرد کورد لەوێ 81 پەرلەمانتار ناردیە یعنی ناو ئەو بەرلەمانە ڕەئی وازحی ئێمە وا بوو و دەرفەتێکی زۆر باشە ئەوە بۆ گۆڕینی دستور بۆ مهم ئێستا تەفسیلاتی زۆر هەیە ئێمە زۆر هەوڵماندا زۆر محاولەمان کرد ئەو مەوزوعە سەر بگریت و بەرەو دوایی بچیت و ببنە یعنی جێگای خۆمان بکەین و ببینە جزئێک لە عەمەلیەی سیاسی حکومڕانی شەریکێک بین لەوێ ئەوە ڕەئی هەر یەکگرتو نەبوو ڕاستی ڕەئی هەموو حیزبەکانی باشووری کوردستان هەموویان ڕەیان وابوو دەرفەتێکی گەورە لە خوار مەوزوعی ئەوی تر سێدا یعنی ئەو خەندەک شەڕی خەندەکەکان خۆم لەگەڵ مەسئولێکی گەورەی ئەوان دانیشتم گاوڕ جای دنیام کرد مگوتی ئەمە هەڵەیە ئەمە باش نییە ئێمە خەباتی باشۆر زۆر تەجریبەمان هەیە شەڕی ناوشارەکان و ئەوانە یعنی بەو شێوازە عەلا کولین برینێکە یعنی ئەوەوی جەنابەت دەڵێ بۆ منیش برینێکی گەورەیە ئەو هەموو قوربانیە و هەموو ئەوە
شتێکی زۆر خراپ بوو ئەو کاتەش قسەی خۆمان هەبوو و قسەی دڵسۆزانەمان کرد خەمخۆرانەمان کرد زۆر بەداخین متەئەسرین لەو بابەتە ئەرێ وڵات دڵمان وەکو بڵێ پڕە لەو بابەتە زۆر بەس مامۆستا خەلیل ئەزانم من قەزدم لێرەدا مەسەن چەکی کوشتن لە هەموو دنیا فەردیش دەیکا بەس مەسەن چەک شیمیایی قەدەغە کراوە بە نمونە سوتاندن بە زیندیتی تاوانی گەورەی دنیا جیهانیە یعنی ئەردۆغان دەسیلەوەی بردیە من دەمەوێت ئەوە بکەم ئێستا هەوادارانی ئێوە لە میدیاکان دەبینینە سوسیال میدیا هاوسۆزێکی گەلە گەورەیان لەگە ئەردۆغان هەیە یعنی میدیای ئێمە سوسیال میدیای هەوادارتان دەکەیت یا کاکی منازم تەمان جەنابە دەکەم یەک دوو نەفەر شتێک ببێت خەڵکی تریش هەیە هەر لە ناو ئێمە قسەی تری هەیە خۆت باش دەزانی حەزناویش ببێت بەڵام تۆ ئەوە نەکە ینی نەفەری ئێمە هەبوو لە ناو پەرلەمان جەنابەت باش ئەزانی چی دەگوت و چی دەگوت چ لە پەرلەمانی بەغدا چ لە پەرلەمانی کوردستان یەک گرت و پرێزی پاکە لەو بابەتە و ئێمە الحەمدولله هیچ شتێکمان نییە نە لێ شەرم بکەین لە نێپەرسین سەربلندی مامۆستا بەرامبەری قەزیە ملت من لەگەڵت دام ینی چەند پەرلەمانتارێکتان هەیە هەستێکی نیشتیمانی گەورەیان هەیە ینی ئەوە نییە بڵێ مەسەنە تو ڕەئیەکت هەیە ئەردۆغان من لەنگۆش دەگەم کەنگۆ علاقاتی حزبی خۆتان هەیە یعنی پەیوەندینی دەوڵەتی خۆتان هەیە بەس ئەردۆغان ئەوڕۆ یەکەم کێشەی هەرە سەختی لە هەموو معادلەیەکی سیاسی لەو سویدەش ئەوەیە کێشەی کووردە کێشەی کورد بە تایبەتی لە ڕۆژ ئاوا لە ناو ببات دیش شتان بە هەموو ئەوەی کرد ئەوە فکر نییە دوو بیر و باوەڕ هەبی ناکرێت مامۆستا ئێمە لە کوردستان باشوور بەس توخوایە قەوز بە پرسیارەکەم بگەێنم یعنی ناتواندرێ بڵێ وەڵا ئەوە دوو بیر و بۆ چوونە نابێت کیس کوردەک مەسەلەن پشگیری لە ئەردۆغان بکە کە جەلادێکی گەورەی کوردەکە ئەوە لەو 20 ساڵی ڕابردوو ئەگە لە قۆناغێک لە قۆناغەکان شەوڵی دابیت لە بۆ ئاشتی بەڵام کردیە وەکو خۆی دەڵێ ئەو سواری قیتارەکە دەبیت تا ئەو شوێنەی پێی دەبێت دوای ئەوە دێتە خوارێ ئەردۆغان جەلادێکی گەورەی کوردە ناکرێت خەڵکی یەکگرتوو ئەمە زۆرمان دیتە متەئەسیرن بە ئەردۆغان یعنی خەلەل لە حزب پەروەردەی حزبیتان هەیە مامۆستا ئەمە بە ڕاشکاوی دەمانێت ڕەخنەتان لێ بگرین بەڵێ ڕێزم هەیە زۆر بۆ جەنابەت و قسانە بەڵام ئێمە ئەو تعبیراتانە بەکار ناهێنین بەڵێ زوڵم هەیە و زوڵمیش قبول ناکەین و هەر زوڵمێک لە هەر تەرەفێک جێگای ئیدانەیە و هەر جار هەڵوێست و ئەوە شتمان هەبووە بەڵام ئەکە تو بێت و بڵێ جەلادێکی گەورەیە واوایە کێیە جەلاد نەبووە ئێقەی ناکەنا بەس مامۆستا من لەگەڵت دام بەڵێ بابوو برای خوب بڵێم پێشی ئەمە چەند ساڵە قەزیەی کوردی لە تورکیا هەیە و کێ حاکم بووە لە تورکیا هەر لە بیستەکان تا یعنی لە دوای بیستەکان تا هاتیە ئەم ئەخیرە نێزیکە 70 ساڵ کێ حاکم بووە من بابو تو حکایتێک بڵێن من جارێک چوومە تورکیا لە ئەویدی بووم لە دەرگای ئیبراهیم خەلیل لە زاخۆ لەوێ چۆم هەویە گیرفانی من تەفتیش کردوەوە جەریدەی لە لای ئێمە بوومەوە من و جەناب مامۆستا هادی بوو مامۆستا هادی وەزیر عەدل بەڵێ لەسەر لاپەڕی جەریدەی یەکگرتو نووسرا بوو بەڕێز عەبدوڵڵاه ئۆجالا والله لەوێ حەشریان بە ئێمەکە چەند سەعات ئێمە ئەوە و دەبێت بگرین و ئەولا چۆن ئەمە بەڕێزە ئەوە دووەم گیرفانی ئێمە هەویەی من دەرهینا هەویەکە نووسرا بە یەکگرتووی ئیسلامی کوردستان وڵی کابرا گوت ئەمە تو دوو جارە موجرمی جارێک ئیسلامی جارێکی ئەوە کوردستانی کوردستان دەکوێیە کوردستان کایە ئەوە والله برا کەوتینە ئێستا ئەو کاتەمان بینیە لە نەوەتەکان من هات و چۆم کردە ئێستاشم بینیوە و لە چەند میهرەجاناتی دیاربەکر من بەشدار بوویمە لە نەورۆز بەشدار بوویمە لە شتی تر قادر دەبیت ئێمە جەری بین مراجعی خۆمان بکەین ئێمەی کورد یعنی بەداخەوە استیفادە لە تاریخ ناکەین دیارە دەردی کوردی قەدیمە یعنی زاکیرەی زۆر کورد ئەوەیە ئێمە دەرفەتی زۆرمان هەبوو لەوێش بەڵام بەداخەوە وای لێ هات هەموو خەتای ئێمە نییە بەڵام زۆریش خەتای ئێمەش تێدا هەیە
اوی ترتو عليه والله او امام مشاعر تحكم لمشاعري نفر ناك بلام للاي اما هر تعداك لسر ديمقراطية بكرت للاي ما مدانه هر ظلمك لنفرك بدون حق بكرت هر تندوتيجيك برامبري هر حركتك بكرت بس كخلي بخوا باوي قوز أمن هرب عام إسلامي كان بله ئەوەندەی مەشاعیرتان لە بۆ قەزەی فەڵەستین دەگونجێ لە بۆ کوردستانی باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوا ناگونجێ ینی ناتان بینین حزورتان هەتا یەک کار و چالاکیمان ئیسلامیەکان نەدیتە ڕۆژێک مەزەن لەو فەڵەستینەکان دەچنە سەجادەی بڕۆ سیرکە کە تاوانێک لە بەرامبەر مەسەلەن گەلی فەڵەستین دەبی زۆر بە گەرم و گوڕیدن بەس ناتان بینین لە بۆ کوردی باکوور ڕۆژاوا ڕەنگ وەکو فەرد هەن بەڵام وەکو حەرەکە و ئیسلامی بەگشتی یەکجار هەستی نیشتیمانی ئەو حیزبە ئیسلامیانە لاوازە کاک قادر بەڵێ ئەوە وەڵاهی قسەکردن لەگەڵ تو خۆشە من مرتاحم مەمنونم خۆشە بەڵێ بۆتە بڵێم ئەوە ساڵانە میهرەجانێکی عالەمی هەیە کاتی خۆ بە ڕەحمەت بیت نەجمەدین ئەربەکان دەیکرد لە باسی فەتحی قودس فەتحی قوستانتینیە بەڵێ يعني لوي همو جار امينداري گشتيه که تو جناب امام صلاح دعوت بله لوي بو انجمنك درست کرد ولو انجمنه لجان درست کرد لوي بله لجنه سياسي جناب اميندار تيدا بو اندام بو لجنه سياسي واو كاتا يكي كي لبناني ناوي فتحيه كان اوش مفكرك اسلامي بو او سروكي لجنه بو لو امام صلاح طبعا باسي قضايا اسلامي لمنطقه باسي قضيه فلسطين بو باسي قضيه كشمير بو باسي لو جناب امينداري قشتي يقرتو اسلامي كردستان قضيه قومي نتوي كرد لو تثبيت كر ولو بو ملفك مفتوح ودفاعي لذكر وقسيب ذكر ولو اما اوابو اما جارك اوا بوين وفد بوين هر لقل جنابي ما محمد فرج او كادا شو اوي لوي خطاب دابو لناو تركيا وباسي كردو قصي كردو اوانا والله دواي يعني دواي اوانا كرد شبيالن باسبورت كان واوانا مهم بو اجراءات وبو محاسبه وبو اوان يقردو لها مو محفظه كان لناو جرجي تركيا لانقره لاسطنبول او قصاني اما بعلني ما كرديا ولقل احزاب كان ما كرديا بوناك سبيكتر واجي دەبێت مامۆستا من قەزدم لە پەروەردەی کادیرە لە ڕاگەیاندن کارەکانتانە لە سوسیال میدیاتانە مەسەلەن کە تاوانێک بەرامبەر گەلی فەڵەستین دەکرێت لە غەزا یعنی هەموو دەجوڵێن بەس هەمان تاوان تورکیا ئێران دەیکا ئەوە بە عمومیاتە هەر ئەنگۆنینە یەک کۆماسورن تەلەفۆنە کاتنەوە دەنگەکە پسڕێ بەڵێ دەبین ئەگەناوکو فەردە من دڵنیام لە کۆمەڵیش هەڵوێست هەبووە هەڵوێستی نیشتیمانی هەبووە ڕێ بزوتنەوەش ڕەنگی هەبی بەس ئێمە قەزمان لە پەروەردەیە مەسەڵەن ئێستا لەو هەڵبژاردنە مامۆستا بە ڕاشکاوی یەک و دوونیە مەسەڵەن پۆستەچی کادیرێکی دیارتان لە یەکگرتوو لە بادینان ئێستا ناوەکەیم لە بەردەستنیا لۆت دەنێرم 50 کەس زیاتر کۆمنتی نووسێ دوعا لە سەرکەوتنی ئەردۆغان دەکا ئەردۆغان لە چاوی گەلی کورد وەکو سەدامی نەوەتەکانە وەکو هەشتاکانە باشە چۆن دەکرێت حزبێک بوار بدە بەو دەرەجەی کادیرەکانی ئەکرێت تاکتیکتان هەبێ علاقاتتان هەبێ بەس ناکرێت دوعا مەسەڵەن ئێستا یەکێک دوعا لە بۆ سەدامی هەشتاکانی کردبی لە هەشتاکان ئێوە تێڕوانینتان چۆنە ئێستا یەکێک دوعا لە بۆ مەسەڵەن ئیسرائیل بکات لۆ نەتەنیاهۆ بکات ئێوە کوتەی دەگەن لە چاوی ئێمە ئەردۆغان نەتەنیاهۆیە بەڵێ قادر دعاش لما قدغدا كان أري والله ما مساندة شتى برنسيبي أمني قومية وايا أنا باش يعني تو خود أظن عندك جرى مشاعرك كان السيطرة للسرنين خود ناتواني هر كادرك وهر شتك المنظمة تباسي كده كي وشونه شون يبارنا كمؤسسة كي مشتكي إمام يعني وأنا بديتيا وكمؤسسة من ديتيا أويتر تو شتێک بڵێ يعني تورکیا ئێمە هەموو تاریخی تورکیا هەموو ئەفرادی ئێمە تاریخی تورکیان خواردیە و تراسی کەمالیزمیان خوێندیە و لە دستوری تورکیا شەرەزانی
شرازينه ازانين برانبري كرد وبرانبري اسلام شلون بوينه وإستا أو زورترين معاناة لسردستي أم حالة امتدادي أتاتورك بوا وأم جهة بيا فترات الزوري حكمي كرديا زور إما يعني بزور شت لبير مانا للذاكري إما دايا أو دايا خلقي على مقارنة ذكت بين أما وأما ما بس حالتي النفرة تبيني مثلا إما زور حساس الموضوعي رقص باز يعني اشتكي حر زور اما مثلا كابرا على نندعمي اما دكت يكي كي وكو اوا باس نفرق دكت راست اخو اما هر او معيارنيه معايير تريش هي كنتو نابي هالسنغاندن بايك معيار يعني تفسيري احادي تاكانا ليك زاويه بتنياش التقييم طالما اما بو يكي كي مسلمان پروردي مسلمان هو اوا ايتو يعني بدعاء دكت اوا دكت يعني طبيعي باشا ما مصاب سيارك اللي بكم دیارە بە خۆت دەزانی ینی جەهەپەی ئێستا کەمال ناتوە ڕاستە بەناو هەمان ئیمتیدادی حیزبە بەڵام هەموو حیزبەکانی تورکیا حیزبە فاشستە کۆنەکەی تورکیا نماینەکە ئەو دەبینی لەناو پەرلەمانی تورکیا دەڵێن ئەمە خەڵکی کوردستانین کوردین گۆرانی کوردی دەگوترەوە بوویتە ئەمری واقع بەشی بەهۆی خەباتی گەلی کورد و تێکۆشان بووە و زەختی دەولی و هەوڵ و تێکۆشانی هەموو لایەک بووە بە ئێوە شۆکە ئەوەتان کردیە ئەگەر کەمیش بی بەڵام هەموو لایەک هەوڵیدایە يعني هیچ هێزێک نییە بتوانی ئەوە بی مۆزوع ئێستا نە جەهەپەی بیستەکانە نا ئەردۆغانیش دەتوانیتن قەزەی کورد سڕ بکە ئەوە دەستکەوتەک نییە ئەو کۆی بڵێ سەدام بە کورد لە هەفتە ئەوە نییە ئەوە ڕەنج و شانی خەباتی گەلی کورد بوو قەزم لەسەدێ ئەتوو کە دەڵێ مەسەن ئەوەیە خەڵک فەرق پێ دەکات دوو ڕەگەزبازی مامۆستا خۆ ئێوە دژی لەش فرۆشیشن وایە نا بۆ خۆت دەزانی بەشێک لە دەخلی وڵاتی تورکیا لەش فرۆشیە ئەوەی ئەمە زانیتم 100,000 ماڵی لەش فرۆشەیە بەڕسمی کە ئۆکەی کرایە هەر 20 ساڵیشە پارتی داد و گەشەپێدانی ئیسلامی لە حکومە ڕەگەزبازی من ئێستا دوو ڤیدیۆت بۆ دەنێرم ئەگەر وێنەیەکی فۆتۆشۆپ هەیە بڵاویان کتۆ گوایە جەماعەتی پارتی چەپی سەوز ئەو وێنەیان هەیەیان دەعم دەکەن بەس خۆ لە تورکیا بە هەزاران ڕەگەزباز دێتە سەجادەی حزبەکەی ئەردۆغان لە حکومە مامۆستا ئەوە بەس ئەتوگو خبدێ ئەوە تۆ واقعێک هەبیت ئان تەقنینی بۆ بکەی و پشتگیری بۆ بکەی و ئاسانکاری بەس ئەو 20 ساڵ لە حکومە مامۆستا ئەو 20 ساڵ لە حکومە ئەردۆغان بەڵێ تو قسەی خۆت کرد بەڵێ وایە عومەر عەبدولعەزیز خوای لێ ڕازی بیت کوڕەکەی هاتە لای گوتی باوکە دوکانێکی عارق لە فلان گەڕەک هەیە لە قەراغی شار هەیە ئەوە قلت كرم جاري وردة حتى يعني شت تدرجها شت أوى وكنت ليش خو من محامي أو نين كوبلي ملاوة أخطائي هي والله ما كبرى كمقدسني ناونا غيري أو ولا لا إما راستي لو جبهش إسلامي هي ودوست هي ولو جبهش بس قصدم لسر رقص بازي دي تخوا ما مستعي يعني نقول وينيك دبيني يعني لدوانيك دبيني بلان ببراكتيزا أردوغان بيصال حكمه ئەو بۆ 20 ساڵەی مەجای ڕەگەزبازی بە هەزاران کەس دەدا مەجای لەشفرۆشی دەدا دێن گرگرگر هەموو هەوادارانتان دێتن وەڵای وێنەیەک وەڵای پەچە ئەوە پارتی سەپی سۆز ببوورە تەئیدی ڕەگەزباز دەکە بابەوە لە حکومە ئەوە لە حکومە بەشێک لە دەخلی لەو سویدەی لەشفرۆشی مەمنوعە لە تورکیای پارتیدا دوو گەشەپێدان بەشێک لە دەخلیتی بەڵێ من جابي تو دادم تو عليه تو عايد باسي نفر دكن باسي هستكاني نفر دكن عنده شد تأثير دكان باسي أود دكن بوش يكي كي مسلمان ناتواني بالدعاء بو كلش دار أغلب كتاريخي كي أو شتيك أو أوه ولولا لا إما مثلا توجهي إما ظلم كيفك وخواي جورا دولتي لسر ظلم با إسلاميش بيت دروخيني تو ناميني تو عمري دريش نابيت دولتي كافر بيت عدالات بكت دوام وبقاء زورتر استمرار ايو جوانا او تيروانين جوانا بله إسلام حملي جورا لسر ظلم وظالمين دك بله وإما لقل هي جارك همو جار لقل عدلين لقل حقين لقل ديمقراطيتين لقل إصلاحين وهو دولتي كجيرانة وإما شيء استمنوا تو يعني شكاري قريمانة هذا واه بس مسألة لامية بما كاري قريمان يعني
دولتك محزك إيران والله برو ديمقراطيتك باش بتشيت تركيا برو أو بتشيت استقرار أبيت پیش کەوتن هەبێت بەشک و لای ئێمەش باشتر لێ جیرانەکانمان باش بن بەشک و ئێمەش باشتر بن وایە مامۆستا بچینە سەر یەک دوو پرسیاری سەرێعی تر بەس نەبێت ئەواسی باسی ئەوێ بۆ باشە لێی دەگەڕم با بەس هەڵبژاردننی تورکیا بیتم مامۆستا باکاتن نەگرم دەی زۆر سپاس بۆ وەڵامە و سپاس بۆ ئەو کاتەی خۆت بەخشی سپاس بۆ جەنابەت. ڕێز